ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری سەردەشت، سوتانی دەیان هێکتار لە دارستانەکانی گیلانغەرب و داڵاهۆ لە کرماشان، برینداربوونی دوو هاوڵاتی سڤیل بەهۆی بردمانەکانی تورکیا لە برادۆست، کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان، بەیانیەی گروپی یەکگرتووی خانەنشینکراوانی ئێران بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی، واستنەوەی حەوت بەندکراوی سیاسی زیندانی تارانی گەورە بۆ قزل حەساری کەرەج، دەست بەسەرکردنی 4 شارۆمەند لە بوشێر، پەروەندە سازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ ڕعنا کورکور لە تاران و سەپاندنی سزای زیندان بەسەر زەردەشت ئەحمەدی ڕاغب. درێژەی هەواڵەکان دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە سەردەشت ڕۆژی سێشەممە 19 پوشپەڕ دوو شارۆمەندی خەڵکی گوندی گوڵەی سەر بە شاری سەردەشت بە ناوەکانی شاهۆ حەسەنزادە و موبین ئیبراهیمپور لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان ئەو دوو هاوڵاتیە بە بیانووی ڕێخستنی ڕێوڕسمەکانی نەورۆز لە گوندەکەیان دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سوپای پاسداران لە شاری ورمێ گوازراونەتەوە. شانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی خەڵکی سەردەشت لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. کوژرانی ژنێکی گەنج لەلایەن هاوژینەکەیەوە لە میاندووە و ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەڕ ژنێکی گەنجی خەڵکی میاندووە و بە ناوی سەمیرا کاشیان لەلایەن هاوژینەکەیەوە بە هۆکارێکی نادیار بە چەقۆ کوژراوە. سەمیرا کاشیان تەمەن 25 ساڵ دایکی دوو منداڵ بووە و بە هۆکارێکی نادیار لەلایەن هاوژینەکەیەوە بە شێوەیەکی وەحشیانە بە چەقۆ کوژراوە. زانیاری ورد لەسەرە و ڕووداوە بڵاو نەکراوەتەوە، بەڵام زۆربەی ئەو جنایەتانە لەژێر ناوی پاراستنی ناموس و بە پاساوی شەرەف ئەنجام دەدرێن. سوتانی دایان هێکتار لە دارستانەکانی گیلانغەرب و داڵاهۆ لە کرماشان. ماوەی 2 ڕۆژە دایان هێکتار لە دارستانەکانی گیلانغەرب و داڵاهۆ لە ئاگردا دەسووتێت و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. بە وتەی چالاکانی مەدەنی، شاخاوی بوونی ناوچەکە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی سەخت کردووە و ناوەندەکانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکیان بۆ دابینکردنی ئیمکانات هەڵنەگرتووە. ژینگە پارێزان داوە لە خەڵکی خۆبەخش دەکەن بچن بەهانەیانەوە و ئاو سوتەمەنی و خۆراکیان بۆ دابین بکەن. برینداربوونی دوو هاوڵاتی سڤیل بەهۆی بردمانەکانی تورکیا لە برادۆست ڕۆژی هەینی 22 پوشپەڕ ئارتەشی تورکیا لۆلانی لە بناری چیای شەکیۆی سەر بە شاری ناوچەی برادۆست بردمان کردو، بەو هۆیەوە دوو کەسی مەدەنی بە سەختی بریندار بوون. بە پێی زانیاریەکان خەڵکی دەڤەری برادۆست بە ئیمکانات و دەرفەتی خۆیان بریندارەکانیان بۆ نەخۆشخانە گواستوتەوە. هاوکات فڕۆکەکانی دەوڵەتی تورک سنووری پارێزگای دهۆکیان بە چڕی بردمان کردووە، بەڵام زانیاریەک لەسەر زیانە گیانی و مادیەکانی لە بەردەستانیە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان ڕۆژی هەینی 22 پوشپەڕ کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنەلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕە پارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوە، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. بەیانیەی گروپی یەکگرتووی خانەنشینکراوانی ئێران بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی ڕۆژی هەینی 22 پوشپەڕ گروپی یەکگرتووی خانەنشینکراوانی ئێران لە بەیاننامەیەکدا بێڕای ئیدانەکردنی حکمی ئیعدامی شەریفە محەممەدی
خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیە و چالاکە کرێکاریە بوو. لە بەشێکی ئەو بەرنامەیەدا هاتووە ئێعدام، تێرۆرە و سەرکوتی نێرانی ڕژیم و چالاکانی سیاسی کۆمەڵایەتی و کارگەری لە سەرەتای بەدەسەڵاتگەیشتنی کۆماری ئیسلامی دەستی پێکردووە. تەمەنی لە سێدارەدان لە ئێران بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامیە و حکوومەت لە ئێعدام وەکو ئامرازێک بۆ تێرۆری نارەکانی کەڵک وەردەگرێت. لە سێدارەدانی چالاکێکی کرێکاری تەنیا ئێعدامی دژبەرێکی ڕژیم نییە، بەڵکو لە ناوبردنی کەسێکە کە بۆ ئەمنیەت و ڕفاهی چینێکی هەژار کاری کردووە. ئێمە خانەنشین کراوانی ئێران بێڕای شەرمەزارکردنی حکمی ئێعدامی شەریفە محەممەدی خوازیاری هەڵوەشانەوەی ئەو سزا نامرۆڤانەیە و ئازادی بێشەرت و مەرجیە و چالاکە کرێکاری. گواستنەوەی حەو بەندکراوی سیاسی زیندانی تارانی گەورە بۆ قزل حەساری کەرەج. ڕێکخراوی دادبان ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەڕ ڕایگەیاند کە حەوت بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی تارانی گەورە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت بۆ زیندانی قزل حەساری کەرەج گوازراونەتەوە. ناسناوی ئەو حەو بەندکراوە بریتین لە سەجاد سەحابی ببورن، محەممەد حسین ئاملی، عەباس ڕەمەزانی، ئارەش بوخارایی، ڕەزا جەلالی، ئێحسان ڕەزایی و ڕەزا حەمیدیە. ئەو حەوت بەندکراوە لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 هەتاوی دەست بەسەر و بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئاسایشی نەتەوەیی زیندانی کراون. دەست بەسەرکردنی 4 شارۆمەند لە بوشێر. دەستگای هەواڵنەری مێر ڕۆژی پێنجشەممە 21 پوشپەڕ ڕایگەیاند 4 شارۆمەندی خەڵکی بوشێر بە بیانی نووسینی دروشم و ئاگردانی بەنێری بربژێرەکانی هەڵبژاردننی سەرۆک کۆماری دەست بەسەر کراون. بە پێڕاپۆرتی دام و دەستگا ئەمنیەتیەکان سەردەستەیە و گروپە 4 کەسیە کە پێشینەی بەشداری لە ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا لە ساڵی 1401دا بووە پێش هەڵبژاردننی سەرۆک کۆماری گاڵتەی بە وتەکانی خامنەی کردو بە پەرداختی پارە بە 3 کەسی دیکە بەنێر و پۆستەری بربژێرەکانی سووتاندووە. شانی باسە کە ئەو 4 شارۆمەندە هەروەها بە تێکدانی ئاسایشی وڵات، ڕووخاندنی ئەمواڵی دەوڵەتی و نووسینی دروشندش بە دەسەڵات تۆمەتبار کراون و گیانیان لە مەترسیدایە. پەروەندە سازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ ڕەعنا کورکور لە تاران. ڕەعنا کورکور خوشکی مجاهد کورکور بەندکراوی مەحکوم بە ئێعدام کە لە زیندانی پاکدەشت زیندانی کراوە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە پەروەندە سازی بۆ کراوە. ڕەعنا کورکور ڕۆژی 4 پوشپەڕی 1403 لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی تاران دەست بەسەر و بەهاندانی خەڵک بۆ تند و تیژی و کوشتن تۆمەتبار کراوە. نگار کورکور خوشکی دیکەی مجاهد بەهۆی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خراوەتە ژێر چاودێری و چەند جار بانکێشتی ناوەندە ئەمنیەتیەکان کراوە. شانی باسە کە بنەماڵەی کورکور نیگەرانی دۆخی تەندروستی ڕەعنا و نیگارن و داوا لە ناوەندەکانی مافی مرۆڤ دەکەن بچن بەهانایانەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر زەردەشت ئەحمەدی ڕاغب. زەردەشت ئەحمەدی ڕاغب بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین لەلایەن دەستگای گەندەڵی قەزایی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە بۆ شارستانی قەیدار لە پارێزگای زەنجان محکوم کراوە. پێشتر زەردەشت ئەحمەدی ڕاغب لە فایلێکی دەنگیدا هەواڵی گواستنەوەی 16 بەندکراوی سیاسی لە زیندانی ئەڤینەوە بۆ زیندانی قزل حەساری کەرەج بڵاو کردبووە. دەستگای قەزای ڕژیم سەبارەت بەو فایلە دەنگیە ناوبراوی بە تەبلیغ دژ بە نظام تۆمەتبار و سزای 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە بۆ شارستانی قەیداری بەسەریدا سەپاندووە. دو هەواڵمان سەبارەتە بە هێرشی پۆلیسی پاکستان بۆ سەر ناڕازیانی بەلوچ و بریندارکردنی چەند کەس. ڕۆژی هەینەی 22 پوشپەڕ ژنان و پیاوانی بەلوچ لە ئەیالاتی بەلوچستانی پاکستان لە ناڕزایەتی بە بێسەر و شوێنکردنی زۆرەملەی بەندکراوان لەلایەن دەوڵەتی پاکستانەوە ڕۆژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕ هاتن. بە پێڕاپۆرتەکان بەندکراوێکی بەلوچ بە ناوی زەهیر بەلوچ لەلایەن پۆلیسی پاکستانەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە.
ڕۆژی هەینی هەزاران شارۆمەندی ناڕازی لە شاری شاڵ لە ئەیالەتی بەلوچستانی پاکستان ڕژانەتە سەر شەقام و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسیە و شارۆمەندە بوون. ئەو ڕێپێوانە کە لەلایەن دکتۆر مهرەنگ بەلوچ ڕێکخرابوو لەلایەن هێزەکانی پۆلیسەوە سەرکوت و ژمارەیەک خۆپیشاندەر بریندار و چەندین کەسیش دەست بەسەر کراون. دکتۆر مهرەنگ بەلوچ هشداری داوەتە دەوڵەتی پاکستان کە ئەگەر بەندکراوان ئازاد نەکرێن بۆ ماوەیەکی نادیار لە شاری کۆیتا مان دەگرن. بەڵازدانی خۆشەویستان گەشتیواڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایتان.